ماوەی 6 ڕۆژە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستاندا دەستی پێکردووە. لەمای ئەم 6 ڕۆژەدا کاندیدان و پارتە سیاسیەکان بەهۆی ڕکلامەکانیانەوە زۆرترین گلەیی حکوومەت و هاوڵاتیانیان هێناوەتە سەر خۆیان. لەو نێوەندەدا فەرمانگەیەک کە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە زۆرترین بەریەکەوتنی لەگەڵ بانگەشەی کاندیدان و پارتە سیاسیەکاندا هەیە. من دەچمە لای بەهرۆز سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی. کاک بەهرۆز سڵاوە لێبێ، بە دیاریکراوی گرفتی ئێوە چییە لەگەڵ بانگەشەی کاندیدان و پارتە سیاسیەکاندا؟ بڵێ ئێمە گرفتێکمان هەیە کە ئەو لایەنانە کاندیدانە لەناو بە تایبەتی لەناو بلوارە ڕئیسیەکانە پارکەکانە پارکە گشتیەکانە کە پۆستەرەتەکانی خۆیان هەڵەواسن بەشێکی زۆریان لەسەر چیمەنەکەدایانێن کە لەسەر چیمەنەکەدانرێ ئێمە ناتوانین کاری بەڕێوەبردن ئیدامەکردنی ئەو پارچە سەوزایە لەو شوێنەیە بکەین بە بڕینی چیمەنەکەی بە ئاودێریکردنی چکە ئەو شوێنە ئەو نایگرێتەوە مەڕەشەکان ئەو ناگەێنێتەوە ئەوێ وە لە هەندێک جارە هەندێک ئاسن یا شیش ئەچەقێنرێ لە ناو چیمەنەکانە کە ئەمە بۆتەوەی شکاندنی بۆری ئاو سیستەمی ئاودێریەکەمان بۆیە لە هەندێک شوێن هەتا بۆتە ڕێگری بۆ ڕۆشتنی ئۆتۆمبیل. یعنی ئەو جەزرەوەسەتیە ئەگەر خۆی پانیەکەی چەندێکە ڕسمی کاندیدەکان زیاترە لەوە یان ئەو ڕکلامانەی کە هەڵواسراوە گەورەترە لەوە بۆیە بۆتەوەی گرفت بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلیش لە هەندێک جێگایە. بە تایبەتی ئێمە لە کاری خۆمانە باس بکەین لە هەر شوێنێکە کە ئەو گرفتانەمان بۆ دروست بوو بێت. ئێمە بەڕاستی لایەنی سەرروو خۆمان سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئاگاداریەکەینەوە پاشان بەپێی ئەو یاسایی کە سەرۆزارەتی شارەوانی سلێمانی دایناوە ئەو کاتانە و کاسانانە بێ تاوانە بکرێن سزا بدرێن. بۆیە هیوادارین ئەو ڕیکرامانی کە لەمە بۆ دوای هەڵەواسێ ڕەچاوی سەوزایی شوێنەکە پارکەکان بلوارەکان شوێنە گشتێکان بکەن. کاک بەهرۆز لە چەند ڕۆژی ڕابردووە ڕەشەبایش بێت شاری سلێمانی گرتەوە هاوکات کە ئەو ڕیکلامانەش هەڵواسرا بوون بە دارەکانە یاخود بەو عمودانی کە لەسەر شەقامەکان هەیە. ئەم بەتا چەند زیانی بە دار و درەخت و ئەو پێداویستیانی ئێوە گەیانوە؟ بەڵێ بە هەموو شێوەیە قەدەغەیە هەر ڕیکلامێ بە نەمامەوە بە دارەوە هەڵبواسرێت. بۆیە ئەگەر ڕەشەبای سلێمانیش بەهێزە بە تایبەتی بەشی سەرەوەی شاری سلێمانی بۆیە لە هەر شوێنێکە ئەگەر ڕیکلامەکە گەورە بێت دواسێ حتمما بەشێکی ئەو نەمامە ئەشکێنێتەوە. وێ مش عادەتەن لە کاتی ڕەشەبایە تیمەکانمان ئاگادار کردوێتەوە هەمیشە هەموو کات ئەو نەمامانەی بە تایبەتی وەکو سەبابە کە هەموو کات ئاماژەی پێدەین فەرعی لێشکێتەوە نەمامەکە ئەشکێتەوە. ئێمە هەوڵەدەین بە کۆکردنەوەی بۆی نەبێتە ڕێگرێک بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل و خەڵکان و پیادەڕەویانی شاری سلێمانی. وێە لێرەشەوە داواکارین لە هاوڵاتیان دیسانەوە کە هاوکارمان بن. هیچ ئاماریشی دیاریکراوە لە بەردەستایە کە چەند پێویستی ئێوە شکاوە بەهۆی هەڵواسینی ڕکلامی کاندیدەکانەوە؟ وەکو ئامارێکی دقیق لە بەردەمانە نییە نەخێر، بەڵام ئێمە زیاتر چیمەنەکانمان دەوەنەکانمان پەرژینەکانمان زیاتر زیانی پێگەیشتووە لەوەی لە نەمامەکانمان. چکە لەو شوێنانەیە ئەسا شوێنمانەیە لە نزیک پارکی ئازادی یا ڕێک لەناو دەوەن و لەو حەی گوڵەکانە دانراوە چەندانەیەکیشە بە دوای یەکە ئەوێ تەقانەوە ئەو کەسانی کە چوونەتە ناو ئەو شوێنەشەوە کە تا ئەو ڕکلامەیان هەڵواسیوە زەرەریان گەیانەوە بەوە ئەنجا خۆشی بە بەردەوامی کە لەوێ زیانەگەێنێ بۆ شوێنە. زۆر سپاس بۆ بەهرۆز سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی. بەڵێ ئەوەی کە ئاماژەی پێکرد بەڕێزیان کە گرفتێکی زۆر بۆ باخچەکان دروست بۆ بلوارانەی کە سەوزایی و چیمەنی تایە و هاوکات بۆ دارەکانی دروست بۆ کامە بۆتەوەی کە زیانگەیاندن بە سەوزایی شاری سلێمانی بەهۆی ڕکلامی کاندیدەکانەوە.